چاکسازیانەی هەروەها ئەو مادە پەسەندکراوانەی ئەمڕۆ لە پرسی خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکانی دیکە باسێکمان بۆ بکەیت کە چۆنی بەڕێوە چۆن. بەرای خوای گەورم هەربان سڵاو لە ئێوە لە سەرجەم بینەران و بیستەرانی پەیام. من حەز دەکەم لە سەرەتا سەبارەت بەو راپۆرتەی پێشکەشتان کرد ڕوونکردنەوەیکی تەواو بدەم. من دەمەوێت سەرجەم خاوەن پێداویستیە تایبەتیەکان و کەم ئەندامان دڵنیا بکەمەوە لەوەی کە ئێمە داکۆچیکەرێکی زۆر سەخت بووینە بۆ ئەوان و سوێن بەخوا ئەگەر مافی ئەوان دەستەبەر نەکرابە لەنە هۆلی پەرلەمان ئەوە ئێمە ئامادە بووین ئیستیقاڵی خۆمان پێشکەش بکرد بە و دڵنیایان دەکەمەوە هەڵە تێگەیشتنێک هەیە ئەوان بە هەڵە تێگەیشتون لە مادەی 19 مافی ئەوان چەسپێنرا بوو بەڵام ئەو مادەی کە لە مادەی 6 و 7 بە شێوەیەکی گشتی باسی هەموو ئەو کەسانە کرا کە 2 موچە و 3 موچیان هەیە ببڕێ بەڵام لە مادەی 19 ئەوان تایبەتمەندیەکیان پێدراوە تەنانەت ئەمن حەز دەکەم نەسەکەتان لەو ببخێنمەوە و جگە لەوەی کە مادەیەکی تایبەتیان کە لە مادەی 19 بۆ ئەوان تایبەت کرابوو بۆ زیاتر دڵنەوایی ئەوان و بۆ زیاتر پاڵپشتی ئەوان مادەیەکی تریشمان زیاد کرد ئەو مادەی کە باس لە سەرجەم ئەو پارەی لەو چاکسازیە دەمینێتەوە لە مادەکە چەسپێنراوە کە دەبی بۆ ئەوان سەرف بکرێ ئینجا هاتووین لە مادەیەکی تریشمان بۆ زیاد کرد هەر خاوەن پێداویستیەکی تایبەت هەر کەم ئەندامێک ئەگەر موچەیەکیشی هەبێ دەبێ منحەیەکیشی بۆ دابین بکرێ ئەو منحەیە ئەگەر موچە خۆر بوو دەچێتە سەر موچەکەی ئەگەر موچە خۆریش نەبوو ئەو منحەی خۆی پێدەدرێ بۆیە من دەمەوێ دڵنیایان بکەمەوە و دڵنیا بن لەوەی ئێمە ئامادەین هەموو شتێک بۆ ئەوان بکەین و ئێمە هەست بە شەرمەزاری دەکەین بەڕاستی بەرامبەر بە ئەوان کەسێکن مافیان لە ئێمە زیاترە ئەوان دڵناوایەکی زیاتریان پێویستە چۆن ئێمە دەست بۆ برینی من حەموچەی ئەوان دەبین بەڕاستی زۆر بەلامەوە سەیرە بۆچی بەو شێوازە لە ڕاگەیاندنەکان بڵاو کراوەتەوە هەڵە تێگەیشتنێکە دڵنیا بن لە خاوەن پێداویستە تایبەتەکان. ئیمڕۆ کۆمەڵێ بڕگە و مادەی زۆر باش پەسەند کرا و سەرجەمیان لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە یەک لە مادەکان ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشتر پرۆژە بڕیارێکمان پێشکەش کردبوو داوای ئەومان کردبوو پرۆژە بڕیارەکەمان گەڕاندنەوەی پاشەکەوتی موچە بۆ فەرمانبەرانی کوردستان خۆشبەختانە ئیمڕۆ لەو چاکسازیە بڕگەیەکی پەسەند کرا ئەویش ئەوەیە کە ژمارەیەکی حیسابی بۆ سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێتەوە و ئەو خانەنشینەی کە ببورن ئەو پاشەکەوتەی کە لای حکوومەتی هەیە بۆی دیاری دەکرێ ئینجا پەیڕەوێک دادەندرێ بەپێی ئەو پەیڕەوە ئێمە داوامان کردووە لەو پەیڕەوە جێگای ئەو پرۆژەی ئێمە بکرێتەوە چۆنیەتی گەڕانەوەی میکانیزم و ئالیەت و قۆناغی گەڕانەوەی ئەو پاشەکەوتی موچە بۆ سەرجەم موچەخۆران دیاری دەکرێ و خاڵی کۆتایی هەر لەو مادەی 12 ئەوە دیاری کرا کە هەر کاتێ حکوومەت قەیرانی دارایی نەما پاشەکەوتی موچە بە ناسایی لە قەلەم درا و پاشەکەوتی موچە نامینێ و ئەو پاشەکەوتەی هەشە بە قۆناغبەندی بۆ فەرمانبەران دەگەڕێندرێتەوە. زۆر باشە. مادەی 9 کە پەسەند کرا بەڵێ فەرموو. بەڵێ مادەیەکی تر کە پەسەند کرا ئەویش سندوقی خانەنشینی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان ئەو سندوقە مردووە ئەو سندوقە دەبێت کارا بکرێتەوە و ئەو خانەنشینەی کە ئەو بەشەی لە موچەخۆران دەجێڕدرێتەوە بخرێتەنا ئەو سندوقە پاشان هەر لە بۆ موچەخۆران سەرف بکرێتەوە هیچ کەسێ بۆ نابێت دەست بۆ ئەو سندوقە بە خات و شکریە ئەگەر بکرێ ئەوە بپرسم بۆچی نەتوانرا ژمارەی پاسەوانی بەرپرسان وەکو بڕگەیەکی یاسایی جێگیر بکرێت ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی هەڵوێستان چی بوو لە ناو هۆڵی پەرلەمان؟ بەڵێ دیارە دوو ڕاهەبوو بەشێکیان داوای ئەوەیان کرد کە ژمارەی پاسەوانانی بەرپرسان بەپێی پێڕە ڕێک بخرێ بەڵام ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو داوای ئەوەمان کرد
کە هەر لەناو هۆڵی پەرلەمان بە یاسا ڕێک بخرێ دوای گفتوگویەکی یەکجار زۆر گفتوگویەکی زۆر تند بەداخەوە بە 42 دەنگ ئێمە دۆڕاندمان بەرامبەر بە 52 دەنگ ئەوان بردیانەوە کە بەپێی پێڕێک ڕێک دەخرێ بەڵام بەس لە ئەوان چێە ئەگەر بۆ بینەران بیخەیتە ڕوو شکریە خان ئەو فراکسیۆنانە چێبوون کە دژی ئەو بڕیارە وەستانەکەم هیچ فراکسیۆنێک بن بەڵام فراکسیۆنەکانی تر جگە لەو سێ فراکسیۆنە جگە لەو سێ فراکسیۆنە ئێمە وتمان بە یاسا لە ناو هۆلی پەرلەمان ژمارەکان دیاری بکرێ بەڕێز عومەر عینایەت پرۆژەی چیشی خوێندەوە لە ناو هۆلی پەرلەمان ژمارەکانی دیاری کردبوو بەڵام بەداخەوە دۆڕاندمان بە 42 دەنگ بەرامبەر بە 52 دەنگ بەڵام لەنا ئەو پەیڕەوەی کە ڕێک دەخرێ دوای ئەوەی کە لێژنە پەیوەندیدارەکان لە ناو پەرلەمانی کوردستان ئەوانیش بەشدار دەبن لە نووسینەوەی پەیڕەوەکە و پەسەندکردنی پەیڕەوەکە بەڵێ یەک لە خاڵەکانی تر کە بەڕاستی مادەی 11 هەم کە مادەیەکی زۆر گرنگ بوو کە پەسەند کرا دوای گفتوگویەکی یەکجار زۆر لەسەر ئەو مادەیە ئەویش یەکە ژمێریاریەکانی 71 دەخرێ و ئێمە داوامان کرد ئەو یەکە ژمێریاریانەش هەڵ بۆ شێندرێتەوە سەر لە نوێ دروست بکرێتەوە بەڵام بەداخەوە لایەنەکانی تر داوای ئەویان کرد داوای یەکخستن و ڕێکخستنیان کرد دیسان بەداخەوە ئێمە بە 40 دەنگ بەرامبەر بە 50 دەنگ دۆڕاندمان ئەوان ڕێکخستن ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵ بەڵام ئێمە هەلوەشانەوەمان داوا کرد وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕەخنەتان لە چ بڕگێشی کۆمەڵ و گۆڕان و یەکگرت و ئەو سێ فراکسیۆنە داوامان کرد زۆر باشە بەڵام هەر چۆن بێ دیسان ئەوەش پێمان هەنگاوێکی باشە کە یەکە ژمێریاریەکان یەک دەخرێ و سەرجەم ئەو کارمەند و ئەوانەی شکریە خان ئەگەر ئەوە بپرسم ببوورە من کاتم نەماوە وەکو کۆتا پرسیار وەکو فراکسیۆنی کۆمەڵ ڕەخنەتان لە چ بڕیارێکی پەسەندکراوی ئەمڕۆ هەیە ئێوە لە پەرلەمان لە ڕاستیدا بە شێوەیەکی گشتی ئەو یاسایەکی باشە بەڵام ئێمە هەندێشت هەیە بۆ ئەوەی زۆر دڵنیابین بۆی دڵنیابین کە بە شێوەیەکی باشتر پەسەند بکرێ و بە شێوەیەکی باشتر بستە بواری جێبەجێکردن هەندێشت دەنگمان پێنەدا دژەکەی دەنگماندایە هەندێک شتێ دەنگمان نەهێنا دانیشتەکانی پەرلەمان بەردەوامە شکریە خان ژمێریاریەکان لەسەر ئەو پرسە دانیشتەکان بەردەوامە تا ئێستا بەردەوامە و ئێستا لە مادەی 15 هەمین هێشتاکە 8 مادەمە پەسەند بکرێ بەڵە زۆر سپاس بۆ بەڕێز شکریە شێخانی ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێستان